بەڵگەکانی ژیانی دواڕۆژ نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. میتۆدی چەسپاندنی باوەڕ بە دواڕۆژ لە قورئاندا. هەستانی قیامەت و کۆتایی هاتنی ئەم جیهانە ڕاستیەکە کە هیچ گومانی تێدا نییە. تەنانەت زانستی ئەمڕۆ و زانایانی ئەمڕۆ لەم بابەتەدا هاودەنگن. هێندە هەیە ئەوان پێشبینی ئەم ڕووداوە لە داهاتوێکی زۆر دووردا دەکەن، بەڵام ڕووداوە نائاسایی و دەراساکان هێندە زۆرن کە دەکرێت بە ڕوودانی یەکێک لەمانە قیامەت هەستێت. بۆ نمونە گەر ئەو مانگەی دەوترێت لە سەرەتادا لە زەوی جیابۆتەوە بیەوێت بگەڕێتەوە بۆ سینەی زەوی دایکی، ئەوە بەپێی یاسا گەردیلەییەکان پێکدادانێکی گەورە دەهێنێتەکایەوە. هەر بەمەش دەکرێت ئەو شتەی ئێمە پێی دەڵێن قیامەت هەستێت. لە فەرمودەیەکی پیرۆزدا کە پێغەمبەری سەروەر صلی الله عليه وسلم تەفسیری ئایەتی ومن شر غاسق إذا وقب دەکات، غاسق بە مانگ لێک دەداتەوە و ئاماژە بۆ مانگ دەکات و بە حەزرەتی عایشە دەفەرموێت يا عائشة استعيذي بالله من شر هذا فإن هذا هو الغاسق إذا وقب. واتە ئەی عایشە بەنا بەخوا بگرە لە شەڕی ئەو مانگە کە بە تاریکیدا پۆشراوە. هەر لەم سۆنگەیەشەوەیە کە دۆستانی خوا بینینی مانگ لە خەوندا بە ئاماژەی خراپە و بینینی خۆریش بە ئاماژەی باشە هەژمار دەکەن و بەم شێوەیە لێکدانەوەیان بۆ دەکەن. دەکرێت دەستێرەیەکی کلکدار خۆی بچێشێت بە گۆی زەویدا و ببێتە هۆی هەستانی قیامەت، یاخود دەکرێت تاقیکردنەوەیەکی ئەتۆمی هۆکار بێت بۆ هەستانی قیامەت. هۆکارە ڕووکەشیەکە هەرچیەک بێت باش ئەمانە ئەو زاتەی هۆکارەکانی لەدەستدایە فەرمانی فوکردن بە سووردا دەدات و قیامەت بەرپا دەکات. قورئانی پیرۆز ئەوەندەی ئێمە لی تێگەیشتوین باسی ژیانەوەی پاش مردنی بە دوو شێواز خستوەتە ڕوو. یەکەم لە ڕێی بەراوردکردنی وێناکارانەوە، دووەم لە ڕێی نیشاندانی هاوشێوەکانی قیامەتەوە. قورئان هەم لە جیهانی بوونەوەرە زەبەلاحەکان جیهانی ماکرۆوە لە ڕێگەی بەڵگە ئافاقیەکانەوە باسی بەرپابوونی قیامەتی کردووە، هەم لە جیهانی ئەنفوسی جیهانی نۆرمۆ و هەم لە جیهانی بوونەوەرە وردیلەکان جیهانی مایکرۆوە بەڵگەی بۆ چەسپاندنی باوەڕ بە قیامەت هێناوەتەوە. لەلایەکی دیکەوە قورئانی پیرۆز لە یەک کاتدا جیهانی بوونەوەرە زەبەلاحەکان جیهانی ماکرۆ بوونەوەرە وردیلەکان پێکەوە دەکاتە بەڵگە بۆ چەسپاندنی ئەم باوەڕە کە دەتوانین بە بەڵگەی جیهان شمولیش ناویان ببین. لەم بەشەی دواییشدا بەدیهێنانی ڕەها دەخرێتە پێشچاوان. با ئێستا هەوڵ بدەین یەک لە دوای یەک تەواوی ئەم بەشانە بخەینە ڕوو. قورئانی پیرۆز بە شێوازی بەراوردی وێناکارانە نمونەی جیهانی بوونەوەرە زەبەلاحەکان دەهێنێتەوە و هاتنی حەشر دەسەلمێنێت. الله الذي رفع السماوات بغير عمد ترونها ثم استوى على العرش وسخر الشمس والقمر كل يجري لأجل مسمى يدبر الأمر يفصل الآيات لعلكم بلقاء ربكم توقنون. ئەو پەروەردگارەی بە بەرپاکردنی حەشر مرۆڤەکان زیندوو دەکاتەوە، ئاسمانی بەبێ هیچ کۆڵەکەیەک ڕاگرتووە و بەهۆی ئەو یاسا و ڕێسایەوە کە دایناوە ئەستێرەکان دەتوانن بەردەوام بن لە گەشت و گەڕانیان. ئێوە ئەو ئاسمانە مەزن و ناوازەیە بێبوونی هیچ پایەیەک و بوونی هیچ کەلێن و کەم و کوڕیەک بەردەوام لە جوڵەدا دەبینن. پەروەردگار پاش ئەوەی ئاسمان بێ هیچ کۆڵەکەیەک ڕاگیر دەکات لەسەر عەرش ئیستیوا دەفەرموێت، دەبێتە فەرمانڕەوا بەسەر تەختی جیهانی مولک و تەواوی دروستکراوەکانەوە و هەموو شتێک ڕێک دەخات و بەڕێوەیان دەبات و لەوێوە فەرمان دەردەکات. پاشانیش خۆر و مانجی ڕام کردووە و هەروەک بڵێیت ڕەشووی بەکارهێنان و سوودبەخشینی ئەوانی خستوەتە بەردەست ئێوە. ئەو هەموو کارێکی بە بەرنامە ئەنجام دەدات و بەم شێوەیەش درەوشانەوەی دانایی لە زانستی بێپایانیەوە بە ئێوە نیشان دەدات. بەڵێ
ئەو پەروەردگارەی تەواوی کارەکانی ئاسمان و زەوی ڕێخستووە و لە نێوچەوانی هەموو شتێکدا مۆری توانستی خۆی نیشان داوە، بەڵێنی بەرپاکردنی حەشر بە ئێوە دەدات. لە ڕێی ئەو ئاەتانەوە کە پێی نیشانداون دەسەڵات و هێزی خۆی نمایش دەکات. سابەڵک و بیر لە تەواوی ئەمانە بکەنەوە، تێڕامانتان هەبێت و سەرنجام ڕۆژێک بە حەقەل یەقین باوەڕ بە گەڕانەوەتان بۆ لای ئەو بهێنن. لە ڕاستیدا باوەڕی ئێمە بە دوا ڕۆژ وهایە کە ئەو خوایەی تەواوی ڕبوبیەت و شؤونیەتی خۆی بە ئێمە نیشان دەدات، قیامەتیش بەو شێوەیە بەرپا دەکات کە خۆی دەیەوێت. يوم نطوي السماء كطي السجل للكتب كما بدأنا أول خلق نعيده وعدا علينا إنا كنا فاعلين. ڕۆژێک دێت ئاسمان دەپێچینەوە وەکو چۆن کتێبی کراوەتدا دەخرێت و دەپێچرێتەوە و هەروەک چۆن لە سەرەتاوە دروستمان کرد وەک ئەو ساخۆی لێ دەکەینەوە بۆ ئەوەی سەر لە نوێ بە شێوەیەکی تر دروستی بکەینەوە. جا ئەوە پەیمان و بەڵێنی ئێمەیە، بێگومان ئێمە ئەو کارە ئەنجام دەدەین. ئاەتەکە دەفەرموێت ئاسمان وەک پەڕەکانی کتێبێک دەپێچینەوە و لەو ماهیەتەی ئەمڕۆی دووری دەخەینەوە. ئەو کات نەجوڵەی دەمێنێت و نەگەرمی، لە جێیاندا وەستان و بەستن خۆیان نیشان دەدەن. ئەو کتێبە گەردونیەی پاش دەرهێنان لە جێی خۆی نیشانی ئێوەماندا بوو، دای دەخەین و هەروەک یەکەم جار دەیخینەوە جێی خۆی. تەواوی پێکاتەکان لە سەرەتادا چۆن بوون دەگەڕێنەوە سەر ئەو حاڵەی خۆیان، وەک چۆن سەرەتا هۆکارەکان خامۆش بوون، لەم دروستکردنە دووەمینەشدا هۆکارەکان بێدەنگ و خامۆش دەبن. ئێمەش هەروەک چۆن ئەم کتێبەمان پێچابوویەوە سەر لە نوێ دەیکەینەوە و گەردیلەکان دووبارە دروست دەکەینەوە. أولم يروا أن الله الذي خلق السماوات والأرض ولم يعي بخلقهن بقادر على أن يحيي الموتى بلى إنه على كل شيء قدير. خوایەک کە ئاسمانەکان و زەوی دروست کردووە و لە نێو سیستەمێکدا دایناون و لە دروستکردنی ئەمانەدا تووشی هیچ ماندووبوون و دەسەوەسانیەک نەبووە، ئایا توانای ئەوەی نییە کە مردووەکان دووبارە زیندوو بکاتەوە؟ گەر بە چاوی پەند و ئامۆژگاری وەرگرتنەوە بڕوانن، لە پشت هەموو ڕووداوێکەوە ناوی ئەڵڵا دەڵێنەوە، ئەو ئەڵڵایەی کە هەرگیز ماندوو نابێت و پێویستی بە پشودان نییە. لە ئاەتێکی دیکەدا ئەم بابەتە بەم شێوەیە خراوەتە بەرباز. ولقد خلقنا السماوات والأرض وما بينهما في 6 أيام وما مسنا من لغوب. بەڕاستی ئێمە ئاسمانەکان و زەوی و هەرچی لە نێوانیاندا هەیە بە 6 ڕۆژ دروستمان کردوون، هیچ ماندوێتیەکیش ڕووی تێنەکردین. دەی ئایا خواوەندێکی لەم شێوەیە توانای ئەوەی نییە مردووەکان دووبارە زیندوو بکاتەوە؟ بەراوردی وێناکارانە شێوازێک لە شێوازەکانی بەڵگەهێنانەوەی قورئانە. ئامادەکردنی هزرەکانە بۆ پەسەندکردنی ڕاستی سەر لە نوێ بنیادنانەوەی جیهانێکی هاوشێوەی ئەم جیهانە لە ڕێوە پێشچاوخستنی ئەم جیهانەی کە تێیدا دەژین و لە ڕێی نیشاندانی توانای ئافراندنی خواوە. لە سایەی ئەم شێوازەوە باوەڕی مرۆڤ بە حەشر جار لە دوای جار تۆختر دەبێتەوە. أوليس الذي خلق السماوات والأرض بقادر على أن يخلق مثلهم بلى وهو الخلاق العليم. ئایا ئەو زاتەی کە ئاسمانەکان و زەوی دروست کردووە ناتوانێت دووبارە وەک خۆیان دروستیان بکاتەوە؟ بەڵێ، زۆر چاک دەتوانێت، چونکە ئەو زاتە لە دروستکردن و داهێناندا بەتوانە و زانایە.
أأنتم أشد خلقا أم السماء بناها ئایا دروستکردنی ئێوە قورسە یاخود دروستکردنی سیستەمی ئاسمانەکان کە تەواوی مرۆڤ و جنۆکە و بوونەوەرانی لەخۆ گرتووە؟ ئایا ئەو پەروەردگارەی کۆشتی گەردوونی بنیاد ناوە ناتوانێت لە بەهەشدا کۆشتی بچووک بۆ ئێوە ساز و دروست بکات؟ ومن آياته أنك ترى الأرض خاشعة فإذا أنزلنا عليها الماء اهتزت وربت إن الذي أحياها لمحيي الموتى إنه على كل شيء قدير لە بەڵگە و نیشانەکانی خوا ئەوەیە کە دەبینیت زەوی کش و ماتە جا کاتێک باران بەسەریدا دەبارێنین دەخرۆشێت و گەشە و نەشونما دەکات چونکە بەڕاستی ئەو زاتەی کە زەوی زیندوو کردەوە مردوانیش زیندوو دەکاتەوە بێگومان ئەو خوایە دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا هەیە لە ساتێکدا کە ئێوە زەوی لە نێوترس و بیمی وشتی و بێجیانیدا وەک مرۆڤێکی ئەستۆ چەماوە لە بەڕێزی پەروەردیگاری دەبین و دێتە بەرچاوتان کە دەستەوەسانی هانای پەروەردیگاری بووە جاکە ئێمە لە ئاسمانەوە باران دەبارێنین هەژانێک ڕوودەدات جوڵەیەک دێتەکایەوە تۆوەکانی ژێر زەوی دەتەقێن چەکەرە دەکەن و دەڕوێن و سەرزەوی یەکپارچە دەبێتە سەوزایی و چەمەنزار دەی ئەو پەروەردگارەی لە هەموو بەهارێکدا زەوی بەم شێوەیە زیندوو دەکاتەوە مردوانیش بە هەمان شێوە زیندوو دەکاتەوە ئەو پەروەردگارەی نمایشی حەشری ئەو هەموو ڕووەکە لە هەموو بەهارێکدا نیشانی ئێوە دەدات ژیانیش دەبەخشێتەوە بە مردوان و زیندویان دەکاتەوە بەڵێ هەروەک چۆن خواوەند ئەو هەموو گیانەوەر و مار و مێروەی لە خەوی مەرگ ئاسای زستانە زیندوو دەکاتەوە وەک چۆن ژیان دەبەخشێتەوە بە درەختە وشک و بێجیانەکان بە هەمان شێوە پاش ئەوەی لە وەرزی خەزانی مەرگدا دەخرێنە ناو خاکەوە دووبارە ڕۆژێک دێ کە زیندووتان دەکاتەوە وترى الأرض هامدة فإذا أنزلنا عليها الماء اهتزت وربت وأنبتت من كل زوج بهيج وەک لە ئاەتەکەدا باس کراوە ئێوە ئەی مرۆڤەکان سەرزەویتان وشک و برنگ هەر وەک خۆڵەمێشێک دێتە پێش چاوان کە سەوزبوونی هەر شتێک تێیدا مەحاڵە ئێمە لە ئاسمانەوە شەستە بارانی ڕەحمەتی بەسەردا دەبارێنین کە بەمە هەژانێک ڕوودەدات و جوڵەیەک دەست پێ دەکات هەر هێندە دەبینیت ڕووەکەکان لەسەر زەویدا باڵا دەکەن خواوەند هەموو شتەکانی لەسەر شێوەی جوود دروست کردووە و دیمەنی سینە گوشادی ئەوان لە پێشچاوتاندا نمایش دەکات ذلك بأن الله هو الحق وأنه يحيي الموتى وأنه على كل شيء قدير ئەم شتانەی کە باس کران بۆ ئەوەیە کە دڵنیابن هەر خوا زاتێکی حەق و ڕاستە بێگومان هەر ئەویش بە ئاسانی مردووان زیندوو دەکاتەوە و بەڕاستی ئەو پەروەردگارە دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا هەیە تەواوی ئەو شتانەی کە دەیبینن ڕاستن چونکە هەموو لە خواوەندەوەن بەڵێ هەر ئەویشە کە مردووان زیندوو دەکاتەوە و ئەو توانای بەسەر هەموو شتێکدا دەشتێت ئەو خواوەندەی ڕووداوە لە ژمارە نەهاتوەکانی نێوگەردوون بەڕێوە دەبات و ئاراستە دەکات لە ڕێی تەجەلیەکانیەوە دەسەڵاتداربوونی بەسەر هەموو شتەکاندا نیشان دەدات وأن الساعة آتية لا ريب فيها وأن الله يبعث من في القبور بەدڵنیاییەوە قیامەت هەر بەرپا دەبێت هیچ گومانێک لەمەدا نییە و خواوەند هەموو مردووەکان زیندوو دەکاتەوە هەروەک لەسەرەوە باسمان کرد لە تەواوی ئەم ئاەتانەدا جەنابی حەق سەرەتا لەسەر زەویدا هاوشێوەی حەشر دەخاتە ڕوو پێمان دەڵێ هەروەک چۆن پاش ئەوەی تەواوی بەهار لەگەڵ خاکدا یەکسان دەبێت و تۆوە لە زەویدا نێژراوەکان دەڕزێن
دووبارە و سەر لە نوێ پەروەردگار لە بەهارێکی دیکەدا زیندویان دەکاتەوە. هەر بە هەمان شێوەش ئەو مرۆڤانەی لە نێو گۆڕدا دەڕزێن لە بەهارێکی دیکەدا کە ڕۆژی حەشرە دووبارە زیندوو دەکرێنەوە. لەم ڕوانگەیەوە گەرچی بابەتەکە لە گۆشەنیگای فەیلسوفێک یاخود شوانێکی نەخوێندەوارەوە لی بڕوانرێت، ناتوانرێت شێوازێکی بەرزتر لەم شێوازەی قورئان نیشان بدرێت. تەواوی ئەو شتانەی دی کە لەم بوارەدا دەوترێن بە فەرمودە پیرۆزەکانی سەروەریشمانەوە تەنها بریتین لە ڕاوەکردن و چوونەوردەکاری ئەو شتانەوە کە قورئانی پیرۆز باسی کردوون. قورئانی پیرۆز بە بەڵگە ئەنفوسیەکان حەشری مەزن دەسەلمێنێت، سەرنجمان ڕادەکێشێت بۆ جیهانی بوونەوەرە ئاساییەکان و لە ڕێی ئەم نمونانەوە ڕۆشنایی دەخاتە سەر بابەتەکە. كما بدأكم تعودون هەرچۆن دروستی کردوون لە سەرەتاوە لە ئایندەشدا هەر بۆ لای ئەو دەگەڕێنەوە. هەروەک چۆن لە سەرەتادا ئێمەی لە خۆڵ، پاشان لە تۆ و پاشان لە پارچەیەک خوێن و پاشان لە گۆشتێکی شێوە وەک گۆشتێکی جوورا و دروست کردووە، دووبارە گەردی لە بنەڕەتیەکانی ئێمە کۆ دەکاتەوە و بوونمان پێدەبەخشێتەوە. أولم ير الإنسان أنا خلقناه من نطفة فإذا هو خصيم مبين وضرب لنا مثلا ونسي خلقه قال من يحيي العظام وهي رميم قل يحييها الذي أنشأها أول مرة وهو بكل خلق عليم. ئایا ئادەمیزاد سەرنجی نەداوەکە ئێمە بێگومان دروستمان کردووە لە نوتفەیەک کەچی خێرا بووەتە دوژمنێکی ئاشکرا و دژایەتیمان دەکات، نمونەی لاوازی و بێدەسەڵاتی بۆ ئێمە هێناوەتەوە و بەدیهاتنی خۆی لەبیر کردووە. دەیوت جێ ئەم ئێسکانە زیندوو دەکاتەوە لە کاتێکدا کە ڕزی و پوکاون. پێیان بڵێ ئەو زاتەی کە یەکەم جار دروستی کرد هەر ئەویش زیندوی دەکاتەوە. ئەو بە هەموو دروستکراوێک زانا و ئاگایە. دروستکردن و دروستکردنەوەی هەموو شتێکی لا ئاسانە. کافرانی سەردەمی پێشین و کافرانی تەواو لە سنوور دەرچووی ئەم سەردەمەش هەمان شت دەڵێنەوە. چێ دەتوانێت ئەو ئێسک و پرووسکانە زیندوو بکاتەوە کە بوونەتە خۆڵ؟ قورئان وەڵامی ئەمانە دەداتەوە. الذي جعل لكم من الشجر الأخضر نارا فإذا أنتم منه توقدون. ئەو خوایی کە درەختی سەوزی دڵۆب دڵۆب ئاو لێ چۆڕە و ئاگر تێبەردەدات لە کاتێکدا کە دەستوری دووشتی پێچەوانە لە پەنایەکدا نابن و لە یەک جێدا کۆنابنەوە، بنەمایەکی پتە و چەسپاوە، بەڵام توانستی بێپایان دووشتی پێچەوانە لە یەک شوێندا کۆ دەکاتەوە. هەردوو درەختی مەرخ و عەفار کە لە ناو عەرەبدا ناسراو بوون لە کاتێکدا ئاو لە لقەکانیانەوە دڵۆپە دەکات، گەرچڵێکی بەرچڵێکی دی بکەوێت ئەوا دەبێتە هۆی ئاگرکەوتنەوە. دەی ئەو خواوەندەی بەم شێوەیە توانستی خۆی نیشان دەدات ئێسکە ڕزاوەکان و ژیان کە وەک دووشتی پێچەوانە دەردەکەون پێکەوە کۆ دەکاتەوە و مرۆڤ بۆ ژیانێکی دی ڕادەچێنێت و زیندوی دەکاتەوە. قورئانی پیرۆز هەر بە هەمان شێواز جیهانی بوونەوەرە وردیلەکان کە لە پارچە و بەشی بچووکترین گەردیلەکان پێکاتوە دەخاتە پێشچاومان و حەشرمان لا دەچەسپێنێت. يا أيها الناس إن كنتم في ريب من البعث فإنا خلقناكم من تراب ثم من نطفة ثم من علقة ثم من مضغة مخلقة وغير مخلقة لنبين لكم
ونقر في الأرحام ما نشاء إلى أجل مسمى ثم نخرجكم طفلا ثم لتبلغوا أشدكم ومنكم من يتوفى ومنكم من يرد إلى أرذل العمر لكي لا يعلم من بعد علم شيئا وترى الأرض هامدة فإذا أنزلنا عليها الماء اهتزت وربت وأنبتت من كل زوج بهيج. دەفەرمێت ئەگەر گومانتان لە ڕوودانی حەشر هەیە ئەوە لەو ڕووداوە بڕوانن کە لە ماهیەتتاندا دەگوزەرێت و ئەم بەڵگە ئەنفوسیە بخەنە بەر لێکۆڵینەوە. خواوەند لە سەرەتادا ئێوەی لە خاک دروست کردووە. ماهیەتی بنەڕەتی ئێوە پێک هاتووە لە کۆمەڵێک توخم کە لە زەویەوە وەرگیراون. پاشان ئەمە تێک دراوە و هەروەک گیراوەیەکی پرۆتینی لێکراوە. پاشان لە هەنگاوی دواتردا واتە کە ماهیەتی ئێوە گەیشتووەتە ئاستی ژیان، ئێوەی کردووە بە دڵۆپێک ئاوی قێزەون و بۆن ناخۆش. پاشانیش کردوونیەتیە پارچەیە خوێنی مەیی و دواتریش پارچەیە گۆشتی جوراوی شێوەگرت و یاخود بێشێوە. پاش ئەوەی کە دەگەنە ئەمبارە ئیدی یاخود شێوەی مرۆڤتان پێدەدرێت و دروست دەکرێن یاخود دروست ناکرێن و لەبار دەبرێن، یان ئەوەیە وەک لە بارچوویەک لە ڕەحمی دایک دەکەونە خوارەوە، یاخود بۆ ئەوەی ببنە مرۆڤێک کە جێی درەخشانەوەی نهێنی ئەحسەنت تەقویم بێت بە گوێرەی ئەو تۆوەی لە ماهیەتتاندا هەیە، وێنە و ناسنامەیەکتان پێدەبەخشرێت. پاشان هەرچەندمان بوێت لە ڕەحمی دایکدا دەتانهێڵینەوە. هەندێک جار کۆرپە لە 3 مانجی یاخود 4 مانجیدا لە دایک دەبێت، هەندێک جار لە 6 مانجی و زۆر جاریش پاش تەواوکردنی 9 مانگ دێتە دنیاوە. پاش ئەوەی وەک منداڵێکی ساوا دەتانهێنینە دنیاوە، گەورە دەبن و دواتر هەوڵ دەدەن بگەن بە خاڵێکی دیاریکراو کە تێیدا لە ترۆپچی گەشە و هێستاندا دەبن. پاشان هەندێکتان گیان دەسپێرن و هەندێکی دیکەشتان پیری و پەککەوتێیی دێت بەرەو پیرتانەوە. بزانن کە دەکەونە ژیانێکی ئەرزەلی وەهاوە کە هێز لە ئەژنۆتاندا نامێنێت و پشتان دەچەمێتەوە، پیری بەسەرتاندا زاڵ دەبێت و سەرتان سپی دەکات. حاڵێکی وەهاتان بەسەردا دەهێنرێ کە تێدەگەن پاشبوونی هەموو شتێک هیچ شتێک نامێنێت، لە منداڵیەوە دەست پێ دەکەن و دوجاریش وەک منداڵێکی سەرسپی کۆچ دەکەن و دەڕۆن.